بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بيشتنا سورة التغابن. شيء التغابن يكك طبعا لنا وكان قيامات ومعناه خسارة منبون وزرر منبون دي ديجيني لنا سورة كيدا باسي دكا بۆ خۆی سوورەتی تەغابن لە مەدینەی هاتووەتە خوارێ، بەڵام بابەتەکانی ناوی زۆرتر لە سوورەتە مەکییەکان دەچێت، چونکە ناوەڕۆکەکەی بابەتەکانی بابەتی عەقیدەین، لەمەکانی عەقیدەن، لەوانە باسی گەورەی و دەسەڵاتی خوای پەروەردیگار و هەڵگەڕانەوەی مرۆڤی بێباوەڕ لە خوا، پاشان نمونە هێنانەوە بە گەلانی پێشوو و باسکردن لە هاتنی قیامەت و دواڕۆژ و گوێڕایەڵی خوا و گوێڕایەڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەروەها باسی ئیبتیلا و تاقیکردنەوەی ئینسان بە ماڵ بە منداڵ کە ئەو بابەتانە زۆرتر لە سوورەتە مەکییەکاندا باسکراون، بەڵام ئەوەیان مەدەنیشە ئەو بابەتانەی تێدانا، چونکە گومانی تێدا نییە تەبەن ئینسان کە گەیشتە یعنی ئاستی دەوڵەتداریش تەوان پێویستی بەوەی هەیە هەر بابەتە عەقیدەی و ئیمانیەکانی لەبیر بن و بەردەوام بیر خۆیانیان بێنێتەوە. جا سەرەتای سوورەتەکەی ئەوەیە دەفەرمێ يسبح لله ما في السماوات وما في الأرض. يسبح لله يعني تسبيحاتی خوای گەورە دەکە، خوای گەورە بە پاک ڕادەگرن، ما في السماوات وما في الأرض، هەرچی لە ئاسمانەکاندا هەیە و هەرچی لە زەویدا هەیە. يسبح تسبيحات دەکەن بە پاکی ڕادەگرن خوا ما في السماوات وما في الأرض، هەرچی لە ئاسمانەکاندا هەیە و هەرچی لە ناو زەویشدا هەیە، کە وشەی يسبح هاوشەوەی سەبەحەیە يسبح، بەڵام ئەو بە فعلی مضارع هاتووە، بەڵگەیە لەسەرەوەی یعنی بەردەوام بەبێ پسانەوە بەبێ ماندووبوون خوای گەورە بە پاک ڕادەگرن، تەسبیحاتی خوا دەکرێن هەرچی لە ئاسمانەکاندا هەیە و هەرچی لە زەویدا هەیە، هەر یەکەی بە شێوەی تایبەتی خۆی، کە ئێمە مەرج نییە لە تەسبیحات و شێوازی عیبادەتکردن و خواپەرستیەکەیان تێبگەین، بەڵام گرنگ هەموو مەخلووقاتێک هەموو دروستکراوێک بەردەوام لە جێبەجێکردنی ئەمری خوای پەروەردیگاردایە. لەه المولک، هەر بۆ ئەو خوایە خاوەنداریەتی پادشایەتی، وەلەه الحەمد و هەر بۆ ئەویشە هەموو ستایشێک. لەه المولک هەر بۆ ئەوە دەسەڵات و خاوەنداریەتی تەواو، پادشایەتی و فەرمانڕەوایەتی حەقیقی، وەلەه الحەمد و هەر بۆ خواشە هەموو سوپاس و ستایشێک، وهو ئەو خوایە على كل شيء قدير، بەسەر هەموو شتێکدا زۆر بەتوانایە. وهو ئەو خوایە على كل شيء بەسەر هەموو شتێکدا قدير زۆر بەتوانایە. وایە ئاەتەکە واضحە. يسبح لله ما في السماوات وما في الأرض، بە پاک ڕادەگرن خوا هەرچیەک کە هەیە لە ئاسمانەکان و ئەوەی کە هەیە لە ناو زەوی. لەه المولک هەر بۆ ئەوە خاوەنداریەتی پادشایەتی دەسەڵات هەموو معناکانی هەریەکن، وەلەه الحەمد و هەر بۆ ئەویشە هەموو ستایشێک، هەر ئەویش شایانی سوپاسکردن و ستایشکردنە بۆ، چونکە ئەوەی هەتەی خوایە. وایە وهو و هەر ئەو خوایە على كل شيء بەسەر هەموو شتێکدا بەتوانایە، هەموو شتێک حەزی لێبێ فەقیرت دەکا، حەزی لێبێ دەوڵەمەندت دەکا، دەتوانێت ڕێزدارت کا، دەتوانێت ئینسان بێڕێز کا، دەتوانێت بتژێنێ بتمرێنێ، وایە برست کا، تینوت کا، نەخۆشت کا، ساغت کا، هەرچی هەیە لەو کەونەدا خوا دەسەڵاتی بەسەردا هەیە، دەتوانێت بیکا و کەسیش ناتوانێت
پێشی پێ بگرێت یان بەرپەرچی داتەوە. واضحە؟ ئەو جار هو الذي هو خوا الله الذي ئەو زاتەیە خەلەقەکم ئێوەی دروست کردووە. ئەو گومانی تێدا نییە. هو الذي خوا الله الذي ئەو زاتەیە خەلەقەکم ئێوەی دروست کردووە لە نەبوونەوە. واضحە؟ جا فەمینکم کافرون بەشێک لە ئێوە بێباوەڕ دەبن، بێباوەڕ بوون، بەشێک لە ئێوەی مرۆڤ طبعاً بێباوەڕ دەبن، ومنکم و بەشێکیشتان مؤمن دەبنە باوەڕدار. واضحە؟ ئەوە یعنی خوا دروستکەری ئێوەیە، وایە لەگەڵ ئەوەی کە خوا دروستکەری ئێوەیە ئەڵەن ئەسڵ ئەوەیە ئینسان لە بەرامبەر دروستکەرەکەی خۆیدا ئیماندار بێ یا بێ باوەڕ بێ، ئیماندار بێ، بەڵام لەگەڵ ئەوەی کە خوا دروستکەرتانەوە خوا دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە هەتانە بێ باوەڕ دەبێ و هەشتانە ئیمان دێنێ. وایە ئیمامی تەبەری دەفەرمێت هەیە بێ باوەڕ دەبێ بە خالیقەکەی لە کاتێکدا دەزانێ ئەویش دروستی کردووە و هەشە یعنی سەکانی خوا و بڕیارەکانی خوا و شەریعەتی خوا بەڕاست دەزانێت و ئیمانی پێدێنێ. جا عولەما دەفەرمون بۆچی فەمینکم کافر ومنکم کافری خستۆتە پێش موئمینی، لەبەرەوەی ژمارەی کافرەکان زۆرترە، دەنا لە ئەسڵدا خوای گەورە کە مرۆڤی دروست کردووە بە ئیمانداری دروستی کردووە. والله بما تعملون بصير، خوا بە هەر کار و کردەوەیە کە ئێوە دەیکەن بینایە. هو الذي هو يعني خوا الله يعني ئەوەی کە دروستکراوەکان تەسبیحاتی دەکەن الذي ئەو زاتەیە خەلەقەکم ئێوەی دروست کردووە لە نەبوونەوە. فەمینکم بەشێک لە ئێوە کافر بێباوەڕ دەبن بەو خوایە کە دروستی کردوون، ومنکم مؤمن بەشێکیشتان باوەڕدار دەبن، باوەڕی پێدێنن، ئیمانتان پێ هەیە، یعنی خۆی و قسەکانی و ئیشەکانی بەڕاست دەزانن. والله خوا بما تعملون بە هەر کار و کردەوەیە کە ئێوە دەیکەن بەسیر بینایە. واضحە؟ جا کە دەڵێ خوا بە هەر کار و کردەوەیە کە دەیکەن بینایە، ئەوە هەم دەکرێ هەڕەشە بێ و هەم دەکرێ مژدە بێ. وایە بێگومان بۆ خراپەکارەکان دەبێتە هەڕەشە خراپە بکەی و لە هەر شوێنێک بیکەی و هەر چۆنێک بیکەی خوای گەورە دەیبینێت و لەسەری محاسبە دەکرێت. وایە و بۆ ئیماندارانیش مژدەیە، هەر چیەک دەیکەی خوا دەیبینێت و لەسەر چاکەکان خوای گەورە پاداشت دەداتەوە. واضحە؟ ئەو جار دەفەرمێ خەلق السەماوات والأرض بالحق، خەلق دروستی کردوون خوا السەماوات والأرض بالحق ئاسمانەکان و زەوی بالحق يعني بەڕاستی يعني بە بەرنامەیەکی ورد و دیاریکراو بۆ بەرژەوەندی و مەسلحەتی ئینسانەکان. واضحە؟ حق عەکسی باطلیە، يعني بەبێ بەرنامە و بەبێ مەبەست و بەبێ هۆ ئاسمانەکان و زەوی دروست نەکردووە، وەزیفە و ئیشی پێسپاردوون. خەلق السەماوات والأرض دروستی کردوون خوای گەورە ئاسمانەکان و زەوی بەڕاستی یعنی بە حکمت و داناییەکی تەواوەتی. ئەو جار وەسەوەڕەکم وێنەی ئێوەشی کێشاوە، وەسەوەڕەکم وێنەی ئێوەشی کێشاوە چۆن وێنەیەک فەئەحسەنە بە جوانترین سووەڕ شێوەی وێنە کێشان و شێوەی دروستکردن. واضحە؟ وەسەوەڕەکم وێنەی ئێوەی کێشاوە خوا فەئەحسەنە جا بە جوانترین سووەڕ شێوە و وێنە بۆ ئێوە کە کام مرۆڤە زۆر لەناو ئینسانەکاندا ناشرینە بیهێنە بەراوردی کە لەگەڵ گیاندارەکانی دیکە ئەو شێوە ڕاوەستان و ڕۆیشتن و بینین و بیستن و قسەکردن و تێگەیشتن و
کە جوانی هەمیشە تەمەن لە ڕووی جەستەشەوە مرۆڤ خی گەورە جوانتر لە دروستکراوەکانی کە دروستی کردووە و لە ڕووی تایبەتمەندیەکانیش کە جوانی ئینسان هەمیشە بە شکڵ نییە وایە جاری وایە بە سیفەت و بە ناوەڕۆک و بە تایبەتمەندیەکانیەتی کە و تایبەتمەندیانەی خی گەورە داونی بە مرۆڤ لە ڕووی جەستەییشەوە و لە ڕووی سیفات و تایبەتمەندیشەوە نەیداون بە هیچ دروستکراوێکی دیکە وخوای گەورە مرۆڤی کردوتە سەید و گەورەی خەلق و دروستکراوەکان و هەرچی دروستکراو هەیە لەسەر زەوی لە ئاسمان لە زەوی هەمووی لە مەسلحەتی ئینساندا خی گەورە دروستی کردووە ئەو هەموو مەلاین مەخلوقاتە خراونەتە خزمەتی مرۆڤ بێگومان مرۆڤ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم خی گەورە ڕێزی لە ئادەمیزاد گرتووە و شکل و شێوەشی بە جوانترین شێوەی شکل و شێوە دروست کردووە کە وەکو گوتم ئەگەر ناشرینترین کەس بێنی وایە لەگەڵ دروستکراوەکانی دیکە بەراوردیکەی ئێستا هەر مرۆڤەکە جوانترە بڵێ لە ناو ئینسانەکاندا خی گەورە جیاوازی دروست کردووە وایە هەیە لە کەسێک لە کەسێکی دیکە بەرچاوتر و جوانتر بەڵام خی گەورە لەو جیاوازی ڕەنگ و باڵا و ئەوانەش حکمەتی بەکارهێناوە هەر کەسەی خی گەورە بە حکمەتێک بە شێوازێکی تایبەتی خۆی دروست کردووە بۆیە دروستکردنی خوا لەسەر خلقەت و شێوەیە کە مرۆڤی لەسەر دروست کردووە دەستکاریکردنیشی بە شێوازێک کە ڕەخنەگرتن بێت لە خلقەت و لە شێوەی دروستبوونت خی گەورە حرامی کردووە و ڕێگەی پێنەداوە و ئیلەیهی المەصیر و هەر بۆ لای ئەویشە گەڕانەوەتە چۆن خەلقتان بەدەست خوایە سەرەتای هێنانە بوونتان بەدەست خوایە کە دەشگەڕێنەوە هەر دەگەڕێنەوە لای خوا خلق السماوات والأرض بالحق دروستی کردووە خوا ئاسمانەکان و زەوی بالحق یعنی بەڕاستی بە حکمت و داناییەکی تەواو و یعنی پڕ لە بەرژەوەندی و مەسلحەت بۆ ئینسانەکان وصوركم وێنەی ئێوەشی کێشاوە خوا چۆن وێنێ فەئەحسەنە جا بە جوانترین سووەڕ شێوە و وێنە بۆ ئێوە وإليه المصير وآگادار بن هەر بۆ لای ئەو خوایەشە گەڕانەوەتە کەس ئینکاری دەکات لەوەی کە خوا دروستی کردووە بێگومان نا تەنانەت ئەوانەی کە ئیمانیان بە قیامەت و بە زیندووبوونەوەش نەبوو کە لێت دەپرسین کێ دروستی کردوون دایان بوو خوا ئەو خوای کە دروستی کردووی هەر ئەو دەتگەڕێنێتەوە و هەر بۆ لای ئەو دەگەڕێەوە خوایەک توانی بێتی یەکەم جار لە نەبوونەوە دروستت کە وایە گەڕانەوە و دووبارە زیندووکردنەوەی بەلاوە زۆر زۆر سەهلتر و ئاسانترە هەرچەندە ئەوەن قورسی و زەحمەتی بۆ خوای هەربوونی نییە ئەو جار دەفەرمێ یعلم یەکێکی دیکە لە تایبەتمەندی و وەزیفە و ئیشەکانی خوای گەورە ئەوەیە کە دەفەرمێ یعلم ما فی السماوات والأرض خی گەورە دەزانێت هەرچی لە ئاسمانەکاندا ڕوودەدا والأرض و ئەوەی لە زەویشدا دەکرێ و ڕوودەدا ئەو جار هەرەوەندەنا وەیعلم و هەروەها دەزانێت ما تسرونە ئەوەی ئێوە لە ناو دڵتاندا دەیشارنەوە وما تعلنون و ئەوەشی کە ئاشکرای دەکەن لەوەش ورتر والله علیم خی گەورە زانایە و زۆر ئاگادارە بذاتی الصدور بەوەی کە لە ناو دڵیشتاندا دەیشارنەوە لە ناو ناخشتاندا دەیشارنەوە نەک سنهێنیەکان ئەوەی هەر لە ناو دڵدایە ئێستا لەکن کەس نەتگوتووە تەنها بە وەسوەسە یا بە خودخوتە بەسەر دڵت داهاتووە بەس خۆت ئاگاداری خی گەورە پێی دەزانێت جا لەسەری محاسەبەت دەکە یان ناکە ئەو مۆزوعێکی دیکەیە گرنگ خودخوتە و وەسوەسەیەک نییە ئینسان بەسەر دڵیشی داهات پێ خی گەورە نەیزانی بێ ئەوەش دیسان هەم مژدەیە و هەمیش هەڕەشەیە وایە بۆ ئیمانداران مژدەیە بۆ کافران و بۆ خراپەی دەبێتە هەڕەشە یعلم دەزانێت خوا ما فی السماوات والأرض ئەوەی
لآسمان كان هەیە وأوي لزويج داهية ويعلم ودجزانت ما تسرون أوي هذا شارية وبنهيني ديكي بنهيني ديلي بنهيني ديكي وما تعلنون وأوشي كأيوة أشكرا دكنو بأشكرا ديكن يا بأشكرا ديلين والله خوا عليم زور زانايا بذات الصدور بويك لناو سينو ولناو دلتان دا هەڵی دەگرن و نەتانگوتوە واضحة آتی دواتر دەفەرمێ ئەلەم یەئتیکم ئایا بۆتان نەهاتووە بۆتان باز نەکراوە نەبەئ الذینە کەفەڕوا من قەبل دەنگ و باس و هەواڵی ئەوانەی کە بێ باوەڕ بوون پێش ئێوە ئەلەم یەئتیکم ئایا بۆتان نەهاتووە نەبەئ الذینە نەبەئ یعنی دەنگ و باس عادەتەن بە دەنگ و باسی گرنگ بە خەبەری دەگمەن و گەورە دەگوترێنە بە ئایا بۆتان نەهاتووە دەنگ و باسی ئەوانەی کەفەڕوو بێ باوەڕ بوون من قەبل پێشتر واضحە کام دەنگ و باسە تەوەن دەنگ و باسییان زۆر بووە بەڵام لێرە خوا باسی دەنگ و باسی سزادانەکەیان دەکات دەنگ و باسی وەرگرتنی نەتیجەی خراپەکانیان دەکات دەفەرمێت فەذاقوا چەشتیان بەسەریان هات وەبال یعنی سزای ئەمرهم ئیشەکانیان فەذاقوا چەشتیان تووشیان بوو هەر لە دنیادا وەبالە ئەمرهم وەبال یعنی عقوبەی ئەمرهم یعنی ئیشەکانیان کارەکانیان ئەوە لە دنیایە وەلەهم بۆشیان ئامادە کراوە عەذاب ئەلیم سزایەکی زۆر بەئێش ئەو بۆ قیامەت واضحە ئەوانەی کە کافر بوون لە ئومەتانی پێشوو خوای گەورە لە دنیاشدا عقوبەی داون سزای داون و لە قیامەتیش سزاکەیان چاوەڕێیە و سزای قیامەتیان طبعا هەر لە شوێنی خۆیەتی وە سەختتر و زۆر توندتریشە لەوەی کە لە دنیادا تووشیان بووە واضحە جا پەرستەکانی مەککە و ئێمەش و هەر کەسێکی دیکەش کە کتێبە ئاسمانیەکانی بیسپن یا بۆی باسکرابێت یا تەنانەت ئەگەر کتێبە مێژوویەکانی خوێن بێتەوە دەزانێت لەو سەرزەویە خوای گەورە زۆر گەل و نەتەوەی هەر لە دنیادا عقوبە داون وایە یعنی چەند جارێک لای کەمی دوو جار بە جێگاو ئەو شوێنانەدا ڕۆیشتون کە قەومەکانی تێدا سزا درابوو کە شوێنەواری سزاکە بە خاکەکەشیانەوە دیار بووە بە شوێنەکانیەوە دیار بووە و زانیویشیانە خوا بۆ عقوبەی داون زانیویانە هۆکاری عقوبەدانیان ئەوە بوو کە شوێن پێغەمبەرەکانیان نەکەوتون و پێغەمبەرەکانیان ئەزیەت داوە و لە نەتیجەدا پێغەمبەرەکانیان دوعایان لێکراوە لێکردوون پێغەمبەرەکان ڕزگاریان بوو ئەوانە عقوبەت دراون واش هەر چەندوو ئامۆژگاریان وەرنەدەکرد بۆیە خوا دەفەرمێ ئەلەم یەئتیکم ئایا بۆتان نەهاتووە نەبەئ الذینە من قبل دەنگ و باس و بەسەرهاتی ئەو گەلە بێ باوەڕانەی کە پێش ئێوە هەبوون فەذاقوا و ئەوە دەنگ و باسەکە ئێگە نەشر بیست بێ چەشتیان ئەو گەلە بێ باوەڕانە وەبالە ئەمرهم عقوبە و سزای کارەکانی خۆیان وەلەهم بۆشیان ئامادەکراوە عەذاب ئەلیم سزایەکی بەئێش ئەی بۆ خوا عقوبەیدان دیسان ئەگەر نەتبیست بێ بزانە ذالکە ئەو عقوبەیە ئەو سزایە بئەنەه لەبەر ئەوە بوو کە کانت تەئتیهم کە هاتبوو بۆیان رسولهم نێردراوانیان بالبەییناتی بە چەندان بەڵگەی ئاشکراوە ذالکە ئەوە یعنی ئەو عقوبەیە ئەو سزایە کە خوا تووشی ئەوانی کرد واضحە بئەنەه لەبەر ئەوە بوو کە ئەو قەومانە ئەو گەلانە کانت تەئتیم کانت یعنی لە ڕابردوودا هاتبوو بۆیان هاتبوو بۆ لایەن ڕسولهم نێردراوانیان بالبەیینات بە چەندان بەڵگە و
نیشانەی ئاشکراوە. وازەحە کە پێغەمبەرەکان هاتن لە جیاتی ئەوەی بە قسەیان کرد گوتیان فەقال و گوتیان بەگاڵتەوە ئەبەشەڕون یەهدونەنا، ئایا مرۆڤێک ڕێنمونی ئێمە دەکا؟ مرۆڤێک دەبێتە پێشەوای ئێمە، مرۆڤێک دەبێتە چاوساغی ئێمە، مرۆڤێک دەبێتە پێغەمبەری ئێمە و بەرەو خوا دەمان بە. ئەبەشەڕون یەهدونەنا، ئایا تەوەنۆ گاڵتەکردن یان سەرسوڕمان تەوان ئەبەشەڕون یەهدونەنا، ئایا مرۆڤێک دەبێتە ڕێنمونیکاری ئێمە و ڕێنمونیمان دەکا؟ جاچیان کرد فەکەفەڕوو بێباوەڕ بوون وەتەوەلەو پشتیشیان هەڵکرد. بێباوەڕ بوون بە پێغەمبەرەکە، ئەوجار پشتیشیان لە پێغەمبەرە کرد و یعنی هیچ کامێک لە ئەمر و فەرمانەکانی پێغەمبەرەکەیان جێبەجێ نەکرد. بەڵام چێ زەرری کرد؟ بێگومان خۆیان وەستەغنە الله، خوای گەورەش بێنیاز بوو لە ئەوان، خوا نیازی بە ئەوان نەبوو. وازەحە خوا کە پێغەمبەری بۆ ئەوان بۆ ئێمە وە کتێبی بۆ ناردوێن بەرخاتری خۆمان ناردوێتی. کاتێک کە دەبینە ئیماندار دەبینە شوێن کەوتەی پێغەمبەران چه قازانجەکە. خۆت خوای گەورە بە شتێکی کەم شتێکی گەورە دەداتێ، بە شتێکی کاتی شتێکی هەمیشەیی دەداتێ، بە بەڕێکردنی تەمەنێکی کەم لە پێناوی خوادا ژیانێکی هەمیشەیی قیامەتت دەداتێ. بێگومان کاتێک کە دوای پێغەمبەران دەکەوین قازانجەکەی بۆ خۆمانە، و کاتێکیش کە دژایەتیان دەکەین یا لە بەرامبەریان دەوەستین یا بە قسەیان ناکەین خۆمان زەرەر دەکەین. بۆیە دەفەرمێ وەستەغنە الله، خوا بێنیاز و بێپێویست بوو لە ئەوان. والله غەنیٌ حەمید، خوا غەنی هەمیشە بێنیازە، پێویستی بە هیچ دروستکراوێکی خۆی نییە. ئەوجا حەمید ستایشکراویشە. ئەگەر من و تۆ ستایشی نەکەین و نەیپەرستین و بەندایەتی بۆ نەکەین، بوونەوەرەکانی دیکە دروستکراوەکانی دیکە کە لەگەڵ ئێمە لەو ئاسمان و زەویەیدا دەژیان بە گیاندار و بێگیانەوە بەردەوام لە جێبەجێکردنی ئەمری خوا و فەرمانی خوای گەورەدان و بەردەوام تەسبیحات و ستایشی خوای گەورە دەکەن. کاتێک تۆ نایکەی یا من نایکەم خۆمان زەرەر دەکەین، خوا ئیشی بە ئێمە نییە و ئێمە ئیشمان بەخوایە. وازەحە؟ ذلك ئەو سزایە بأنه لەبەر ئەوەیە كانت تأتيهم کە ڕابردوودا هاتبوو بۆیان رسولهم بالبينات پێغەمبەرانیان بە چەندان بەڵگە و نیشانەی ئاشکراوە، بەڵام فەکەفەڕوو ئەوان بێباوەڕ بوون. فەقالوا گوتیان ئەبەشەڕون یەهدونەنا، ئایا مرۆڤێک ڕێنمونی ئێمە دەکا؟ وێ فەکەفەڕوو وەتەوەلەو بێباوەڕ بوون پشتیان هەڵکرد. وەستەغنە الله، خوای گەورەش بێنیاز بوو لە ئەوان. والله غەنیٌ حەمید، خوای گەورە بێنیازە و هەمیشەش ستایش کرا. وازەحە؟ ئەوجار خوا دەفەرمێ زەعەمە الەذینە کەفەڕوو، زەعەمە هەنی وا گومانیان دەبرد ئەوانەی کە بێباوەڕن ئەن لەن یوبعەثوا کە هەرگیز زیندوو ناکرێنەوە. بێباوەڕەکانی سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم بتپەرستەکانی مەککە ئەوەی کە پێغەمبەر داوای دەکردن و بانگی دەکردن کە باسی قیامەت و زیندوو بوونەوەی بۆ دەکردن پێیان وابوو ئەو قیامەت و زیندوو بوونەوەی قەت نایە. زەعەمە الەذینە وا گومانیان دەبرد ئەوانەی کەفەڕوو کە بێباوەڕن ئەن لەن یوبعەثوا کە هەرگیز زیندوو ناکرێنەوە. بەڵام خوا دەفەرمێ قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم بەلا بەلا یعنی طبعا یعنی نەخێر، ئەو بیرکردنەوەی ئێوە لە شوێنی خۆی نییە، ئەو بۆچوونەی ئێوە ڕاست نییە. ئەگەر ڕاستەکەی چۆنە؟ وەڕەبی سوێن بە پەروەردیگارم لەتوبعەثونە ئێوە زیندوو دەکرێنەوە، ئێوە جارێکی دیکە لە قەبرەکانتان لە گۆڕەکانتان دەهێنرێنە دەرەوە. قل پێیان بڵێ بەلا بەلا یعنی بەڵێ، جاد ئەو بەڵەیە یعنی چی؟ یعنی قسەکەی ئێوە ڕاست نییە. ڕاستیەکەی چۆنە؟ ئەوەیە کە وەڕەبی سوێن بە پەروەردیگاری خۆم لەتوبعەثونە ئێوە زیندوو دەکرێنەوە. وایە بتپەرستەکانی مەککە دەیانزانی خوا دروستی کردوون، دەشتیان زانی دەیان مرێنێ، بەڵام دەیانگوت کە مردین بووینەوە خاک و خۆڵ و سەدان ساڵ بەسەرماندا تێپەڕی، چۆن لەو خاک و خۆڵ و ئێسقانانە جارێکی دیکە
مرۆڤ زیندوو دەبێتەوە پێیان وابوو زیندوو بوونەوە نییە بەڵام خوا دەفەرمێ پێیان بڵێ قل بەلا وەڕەبی پێیان بڵێ بەڵێ بەڵێ قیامەت هەیە وەڕەبی سوێن بە پەروەردگارم لەتوبعەتونە ئێوە زیندوو دەکرێنەوە جا هەرەوەندەش نا ثم لەتونەبەئونە پاشان ئاگادار دەکرێنەوە خەبەرتان پێ دەدرێتەوە بیما عملتم بە هەر چیەک کە کردوتانە خەبەرتان پێ دەدرێتەوە جا خەبەردانەوەش نییە بەتەنێ ها پێت دەگوترێتەوە چەند چاکت کردووە و چەند خراپەت کردووە ئەوجار لەسەر چاکەکان پاداشت و لەسەر خراپەکان سزا وەردەگری واضحە وذلك ئەوە کامە یعنی کە خوا زیندوت کاتەوە و خەبەرت پێ بداتەوە پاداشتت داتەوە یان سزات دا على الله بۆ خوا یەسیر کارێکی زۆر زۆر ئاسانە وایە خوای گەورە بە چەندان ڕێگە بۆ خۆی هەرچی دەیکەی دەیبینی دەیڵێی بەسەر دڵدادە دەیزانێ وایە دوو مەلائکەت و فریشتەی بۆ داناوی هەرچی دەیکەی و دەیڵێی بۆت دەنووسێ وایە ئەندامەکانی خۆت کە خراپە یا چاکەی پێ دەکەی چاکە و خراپەکەت لەسەر تۆمار دەکەن ئەو زەویە ئەو عەرزە کە ئینسان گوناهەکەی لەسەر دەکا یا چاکەکەی لەسەر دەکا دیسان کردەوەکەت تۆمار دەکەن و زائیدەن مرۆڤیش تەوان لە قیامەتێ خوای گەورە کە کارەساتەکان و ڕووداوەکان دەبینێ مێشکی بەکار دەکەوێت کردەوەکانی خۆی هەمووە بیردێنەوە دەزانێت چونکە دەزانێت پێویستی بە چاکەیە و وەک دەڵێ خراپە یەقەی دەگرێت بۆیە لە ناچاریان بیرکردنەوەکەی تیژ دەبێت و هەموو شتەکانی وە بیردێنەوە بۆیە ئەوە کە وا هەموو شتەکانت پێ بداتەوە و پێت بڵێتەوە و لەسەری پاداشتت بداتەوە یا سزات دادەوە بۆ خوا هیچ زەحمەتێکی تێدا نییە ئەو مرۆڤە ها کە بەلایەوە قورسە و سەختە واضحە ئەوە ئەوەیەکم بینی باسی ئەوەی دەکرد دەڵێ لە ئێرانێ بۆم ڕۆژێکە ها نامەیەکم بۆ هاتووە یانە ئەوەت کردووە ها مخالفەی مرۆڤ کردووە هاتووەت کردووە ئەویش دەڵێ چوم تانم لە ئەوەکەیدا لە ئەوەکەیدا چونکە لە غرامەکەی چونکە پێم وابوو سەرپێچیم نەکردووە لە بیرم نەبوو سەرپێچیم کردبێ ئەوی دەڵێ ڕسمەکەیان بۆ هێنا ئەو سەرەتای ڕۆیشتنەکەم کە لە گڵۆپی سوورم داوە لە ڕسمێک لە ئەوەلی ڕسمێک لە ناوەڕاستی ئەوجار ڕسمێک کە دەرچووم هەر لە کاتی سووراییەکە دەجا باسەوەیە دەڵبیرم لەو ئاتەی دەکردەوە لا يغاد ما لهذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها ئەوە کتێبێکە لە قیامەتی کافرەکان کە دەیبینن کە گوناهی گچکە و گەورە نییە تێیدا نەبێت و هیچ شتێکی وە پاش خۆی هەڵنەداوە دەڵێ مرۆڤێک توانی بێتێ کامێرایەک دروستکە بە شێوازێک کردارەکەت مخالەفەکەت لەسەر تۆمارکە نەتوانی مخالەفەی بکەیت ئەی خوا و ئەی مراقەبەی خوای ئەی چاودێری خوایی بێگومان ئەو کامێرەی دنیاییە کە ئێستا ڕۆژوێنێک کە کامێرەی لێ بە نمونە لەگەڵەوەی کە لی نییە خەڵک چەند زیاتر حەزەر دەکا وایە کامێرەیەکی دنیای کە دەگونجەی شێژ نەکا وایە دەگونجێ غەڵەتیش تۆماریکا دەگونجێ کەس تەماشاشی نەکا دەگونجێ ڕەشیش بکرێتەوە وایە بەڵام ئەوەی قیامەتی کە وەک دەڵێ ئینسان چرکەیەک لەسەری لا ناچێ و حەتمەنیش ئینسانی ئیماندار بە تایبەتی دەزانێت کە تۆماری دەکا ئەوجار دەشی بینیەوە و نەتیجەکەشی وەردەگریەوە یا ئەوە بەبێ گومانی دەبێت ئینسان زیاتر هاندا بۆ ئەوەی کەس بە مراقەبەی خوایکە زعم الذين كفروا وا گومان دەبن ئەوانەی کە بێ باوەڕن ئەن لەن یوبعەثوا کە هەرگیز زیندوو ناکرێنەوە قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم بەلا یعنی بۆ چوونەکەی ئێوە غەڵەتە بەڵێ ئێوە وەڕەبی سوێن بە پەروەردگارم لەتوبعەثونە ئێوە زیندوو دەکرێنەوە ثم لەتونەبەئونە پاشانیش خەبەرتان پێ دەدرێتەوە هەواڵتان پێ دەدرێتەوە ئاگادار دەکرێنەوە بیما عەمیلتم بە هەر چیەک کە کردوتە گەورە گچکە چاک خراپ خۆ ئەگەر تەنانەت لێشت خۆش بوو بێ محاسبە شت نەکا بۆ خۆت هەر دەبێ ببینیەوە دەبێ بزانی خوا ئەوەی کردوتە بینیویەتی
هەیە طبعاً تۆبەی کردو و پەشیمان بووتەوە خوای گەورە بۆی ستر دەکا بەڵام پیشانی خۆی دەدا حەدیثمان هەیە کە خوای گەورە دەفەرمێ جاری وهەیە لی نزیک دەبێتەوە وەکەوەی نێوانی دوو قەوس و کەوانەی بەگوێیدا دەترپێنێ فڵانە کەس ئەوەت کرد و ئەوەت کرد بەڵام چۆن لە دنیادا بۆم ستر کردی ئەوە ئێستاش بۆم دابۆشی بەس نییە خوا نەیزانی بێ نەعوذ بالله یان نەینووسی بێ یا تۆمار نەکرابێ وذلك على الله يسير ئەوە لەسەر خوا کارێکی زۆر ئاسانە بۆیە دەفەرمێت فآمنوا مادام وایە ئەو حەقیقەتانە دەزانن ئەو ڕاستیانە دەزانن فآمنوا بالله ورسوله باوەڕ بێنن بەخوا و بە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم ئیمانی پێبێنن یعنی چی؟ ئیمان یعنی باوەڕ یعنی بەڕازدانان یعنی خوا و قسەکانی خوا بەڕاست بزانن و پێغەمبەر و صلی الله عليه وسلم ئەوەی دەیڵێ بەڕاستی بزانن والنور الذي أنزلنا وباوەڕ بێنن بەو نور و ڕووناکیەش کە ناردومانەتە خوارێکە قورئانە خوا پێغەمبەری خوا و ئەو قورئانە بەڕاست بزانن باوەڕتان پێی بێ یەقینتان هەبێ کە ئەوەی تێیدایەتی و ئەوەی گوتویانە و دەیڵێن هەمووی حەقیقەتە و ڕاستەقینەیە وەکو ڕۆژی ڕووناک طبعاً دێنە جێ و ڕۆژێک دەبێ ئەوانە هەمووی بۆ ئینسان دەرکەون ئامینو باوەڕ بێنن بالله بەخوا کە دەڵێ باوەڕ بێنە بەخوا یعنی نابەبوونی خوا یعنی باوەڕ بێنە بە هەرچی خوا گوتوێتی وەڕەسووله باوەڕ بێنە بەوەی کە محەممەد پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم و ئەوەیش گوتوویەتی ڕاستەقینەیە وەنشیدایە لەناو قورئاندا باوەڕی پێ بکە و ئیمانی پێبێنە و جێبەجێیکە والله بما تعملون خبير خوا بە هەر کار و کردەوەیە کە ئێوە دەیکەن زۆر شارەزایە فآمنوا بالله ورسوله باوەڕ بێنن بەخوا و بە پێغەمبەر صلی الله عليه وسلم و بەو نورەی کە ناردوویەتیە خوارێ والله بما تعملون خبير خوا بە هەر کار و کردەوەیە کە ئێوە دەیکەن زۆر شارەزایە واضحە ئەو جار ئەدیکەی ئەو خەبەر پێدانەوە ئەو پاداش وەرگرتنەوە ئەو سزا وەرگرتنەوە ئەو کردەوە بینینە دێتە جێ یەومە ئەو ڕۆژەی یەجمەعوکم کۆتان دەکاتەوە خوا یەجمەعوکم کۆتان دەکاتەوە خوا لیەوم الجەمع لە ڕۆژی کۆکردنەوە یەوم الجەمع یەکێکی دیکەیە لە ناوەکانی قیامەت یعنی ئەو ڕۆژەی کە هەموو دروستکراوەکان تێیدا کۆ دەکرێنەوە بە شێوەیەک طبعاً ئەوەل تا ئاخر یەکەم دروستکراو تا کۆتا دروستکراو بە ئینسان و جنۆکە و غەیری ئینسان و جنۆکەش هات تەنانەت ئەوەی ڕۆژێک ڕوحی بەبەرداکرابێ خوای گەورە لە دەشتێکی پان و تەختدا کۆی دەکاتەوە بە شێوەیەکە دەفەرمون ئەگەر کەسێک قسە دەکا یەک دەشتە هەموو دەیبیستن وە کاتێک ئەگەر بتەوێت تەماشاکەی لێ کاتیدا هەر هەمووان دەبینی خوا دەفەرمێ ذلك يوم مجموع له الناس وذلك يوم مشهود ڕۆژێکە خەڵک تێیدا کۆ دەکرێتەوە و هەموو خەڵکیش لێ کاتیدا دەبیندرێ واضحە يوم يجمعكم يعني ئەو ڕۆژەتان لەبیر بێ ئەو ڕۆژە خەبەرتان پێ دەدرێتەوە یان پاداش یا سزا دەدرێت کە یەجمەعوکم کۆتان دەکاتەوە خوا بەڵام لیەومیل بۆ ڕۆژی یان لە ڕۆژی کۆکردنەوە واضحە جاخوا دەفەرمێت ذالکە ئەو کۆکردنەوەیە ئەو ڕۆژە کە خەڵک تێیدا کۆ دەکرێتەوە دەفەرمێ یەوم التەغابن ڕۆژی زەرەرمەندبوونە ڕۆژی خەسارەتمەندبوونە واضحە ڕۆژی خەسارەتمەندبوونە بەنسبەت چێ بەنسبەت کافرانەوە چونکە دەفەرمون ڕۆژێکە ئیمانداران بەهەشتیان بەدەست هێناوە بەهۆی دنیایەکی کەم بایەخی کەم قیمەت وایە کافرەکان قیامەتیان دۆڕاندووە لە بەرامبەر دنیایەکی کەم بایەخی و کاتیدا و هەندێکی دیکە لە مفەسرین دەفەرمون یەوم التەغابن ڕۆژێکە
کافرەکان بۆ کافرەکان مای خەسارەتمەندبوون و زەرەرمەندبوونە لەبەر ئەوەی ئیمانیان نەهێناوە حاڵێ تەنانەت بۆ هێندێک لە ئیماندارانش هەر نەوعێک لە خەسارەتمەندی تێدایە کە ئەگەر دەرفەتەکانیان نەپۆست بنەوە یان کەمتەر خەمیان کردبێت لە کاری چاکە و چاکەکانیان ئەوە یەک تەفسیرێکیان ئەوەیە دەفەرمێت تەغابون یعنی خەسارەتمەندبوون یان لە دەستدان دەفەرمێت چونکە هەموو کەسێک کە کافریش بێ لە بەهەشتێ شوێنی بۆ دانراوە ئەگەر موسڵمان بایە وایە کاتێک کە لە قیامەتێ محاسبە دەکرێن و لێپرسینەوە دەکرێن و تەمەن لە ئیمتیحانەکەی دەرناسن و کافرن شوێنەکەی خۆیان پیشان دەدرێت دەڵێ ئەوە شوێنەکەتە ئەگەر ئیماندار بوو بای جا تەمەنە و شوێنانی کە لەوێنە دەدرێن بەچێ بە ئیمانداران ها و ئیماندارانیش کاتێک بڕیاری چوونە بەهەشتیان بۆ دەدرێ لە ناو جەهەنەمێ تەمەن شوێنیان بۆ دروستکراوە خی گەورە پیشانیان دەدا پێیان دەگوترا ئەو ومن يؤمن بالله هەر کەسێک باوەڕ بێنێ بەخوا یعنی هەر کەسێک باوەڕی هەبێ بەخوا بەبەردەوامی تا دەمرێ ويعمل صالحا وأنجامش بدا كاري چاكا واضحة أنجامش بدا كاري چاكا طبعا بپیتوانا واتي بودك يكفر عنه رجدكات وخوالي سيئاته هم خرابكان چونکە مەرزنیە کە ئیماندار بووی و عەمەلی ساڵحەت کرد گوناهت نەبن وایە بەس کە ئیمانت هەبوو و لەسەر ئیمانەکەت بەردەوام بووی عملی ساڵحیشت کردن بە پێی توانای خۆت لای کەمی واجباتەکان لەسەریان بەردەوام بووی یوکەفیر لە بەرامبەر ئەو ئیمان و عەمەلە ساڵحانە یوکەفیر عنه ڕەش دەکاتەوە خوا سەیئات خراپەکانی کە سەیئات زۆرتر بە گوناهی بچووک دەگوترێ گوناها بچووکەکانی هەرەوەندە نا ويدخله ودەشیخاتە ناو جەناتین چەندان باخ كتجري دروات من تحتها الأنهار بجيردا چەندان ڕووبار واضحة أوزار خالدين فيها دشمنوا لو باخو باشتاندا بأبدا بهميشهي خالدين دمنوا لناو أو باخو باشتاندا أبدا بهتاهتاي بهميشهي أبزر هذا فرمي ذلك الفوز العظيم أوا سرفرازي بختوري هرقوره واضحة يوم يجمعكم ليوم الجمع أو روجي كوتان دكات وخوا ليوم الجمع لو روجدا كروجي كوكر نوي دروسكرا وكان ذلك أو كوكرنويا ذلك يوم التغابن روجي سرر منبون وخسارة منبونة بتعيبة طبعا بو إنساني بباور وكافر ومن يؤمن بالله هركسك باور بين بخواو عن بردوان بلسري ويعمل صالحا أنجام بدا كاري چاكتا لجيان دايبا بيتوانا يكفر عنه سيئاته رجدكاته لسري خوا خرابەکانی دیکەی تاوانەکانی دیکەی ويدخله ودشخات جنات چەندان باخ کە تەجری دەڕوا من تحتها الأنهار بەژێریدا چەندان ڕووبار خالدين فيها أبدا دەمێننەوە لە ناویدا بۆ هەمیشەیی و بۆ هەتاهەتایی ذلك أو بەهەشتا ئەو نعمەتانە الفوز العظيم ها بەختەوەری و سەرفرازی هەرە گەورە صلى الله عليه وسلم